پتەوکردنی پەیوەندیەکانی هەولێر و واشنگتن ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز وەلید فارس ڕایشکاری پێشووی سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترەمپ و ڕایشکاری ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا. سڵاوتان لێبێت، ئەم کاتتان باش. سەرۆک ترەمپ سیاسەتی دەرەوەی لەسەر بنەمای بازرگانی نەک ڕوبەڕووبوونەوە داریشتووە. پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی خۆی لەگەڵ ئەم سیاسەتە بگونجێنێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە. سەرەتا ئەو کاتێک کە سەرۆک ترەمپ بووە سەرۆکی ئەمریکا و استراتیژیەکی دانابوو کە جیاواز بوو لەوەی ئێستا ئەو استراتیژیەی کە هەیەی لە ئیدارەی دووەمی دەیەوێت پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە، وڵاتانی عەرەبی بنە ناو ڕێکەوتنی ئیبراهیمیەوە و هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەموو هاوپەیمانەکان، هەموو دیپلۆماتکاران، هەموو سیاسەتمەداران و سەرکردەکان لە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکی زۆر باش هەیە لە نێوان لایەنەکاندا. ئێستا ئەگەر سەرنج بخینە سەر هەرێمی کوردستان سیاسەتێکی هاوتا و یەکتری بە لەگەڵ ئیدارەی ترەمپ. بەڵێ ئێوە شارەزای سیاسەت و دنیابینی سەرۆک ترەمپن، ڕاوێژکاریشی بوون. باشترین ڕاوێژ وەک دۆستێک چییە بۆ هەرێمی کوردستان ئەبێت چی بکات و نەی کردووە؟ ڕاوێژی من بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەرۆک وەزیران مەسرور بارزانی و هەموو بەرپرسان ئەوەیە کە بەردەوام بن لەسەر ئەو ڕێچکەی گرتوویانەتە بەر، سرەڕای هەموو ئەو کێشانەی لەسەر سنوور هەیە، سرەڕای هەموو ئەو ناکۆکیانەی کە لەگەڵ بەغدا هەیە. دەبێت ئەم کێشانە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق و بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی ترەمپ چارەسەر بکرێت. بە دڵنیاییەوە سەرەتا پەیوەندیەکە و هاوبەشیەکە لە ڕێگەی وەبەرهێنان و بازرگانیەوە هەیە. پێویستە ئەم کێشانە چارەسەر بکرێت. بە دڵنیاییەوە ئێستا سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە واشنگتنە و دەرخەری ئەوەیە کە چۆن پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا چەند پتەوەن چەند بەهێزن و نیشانیان داوە کە دەبێت لە ناوچەکەدا سەقامگیری و ئازادی هەبێت. ئێستا بە شێوەیەکی ئاشکرا ئەمریکا کارە ناوازەکان و سەرنجڕاکێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینێت کارێکی زۆر گرنگ و باشیان کردووە و پشتیوانیەکی بەهێزی ئەمریکایان هەیە. واشنگتن دەیەوێت هاوکاری هەولێر بکات، پشتیوانی هەولێر بکات وەک هەر ناوچەیەکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بێگومان هەرێمی کوردستان لەگەڵ بەرەو پێشچوون و سەقامگیری و سربەخۆبوونە لە کەرتی وزە چ بۆ خۆی چ بۆ عێراقیش، بەڵام عێراق زۆر کات گرفت دروستەکە بۆ بەردەم گرێبەستەکان و جێبەجێکردنی گرێبەستەکان و بە تایبەت ئەم دوو گرێبەستەی کە لە واشنگتن واژۆکران لەلایەن سەرۆک وەزیران و لە چەند ڕۆژی ڕابردووتە لەگەڵ دوو گەورە کۆمپانیای ئەمریکی. ئەمریکا چییە کات لەم نێوەندەدا، چۆن کارەکات بۆ ئەوەی حکوومەتی عێراق پابەند بێت بەم گرێبەستانەوە و ئاڵنگاریان بۆ دروستەکە؟ ئەمریکا هاوکاری چەندین حکوومەتی عێراقی کردووە لە ساتە سەختەکاندا. ئێمە دەزانین کە هاوکاری هەرێمی کوردستانیشی کردووە بەڕێژەی 100%. ئەمریکا پشتیوانی لە هەرێمی کوردستان کردووە، پشتیوانی لە عێراق کردووە و هێزی ئەمریکی لە ناوچەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. ئێستا کاتی ئەوەیە کە حکوومەتی عێراق، حکوومەتی بەغدا لەم بە گوێرەی ئەم بەرژەوەندیانەی ئەمریکا مامەڵە بکات، بە گوێرەی بەرژەوەندیەکانی ئیدارەی ترەمپ مامەڵەکات. پێویستە باوەڕیان بە هاوبەشی هەبێت. ئێستا ئەم پەیوەندی و هاوبەشی نێوان ئەمریکا و هەولێر و هەرێمی کوردستان
گۆڕاوە و پێویستە ئێستا حکوومەتی فێدراڵی حکوومەتی ناوەند بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کار بکەن بە گوێرەی دەستور سیاسەتەکەی جێبەجێ بکات پێویستە بازرگانی بکات لەسەر ئاستی ناوچەیی لەسەر ئاستی نێودەوڵەتی و پێویستە ڕێز لە ئەو سیاسەتەی ترامپ بگرێت کە دەیەوێت پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە بێنە ناو ڕێککەوتنی ئیبراهیمی. هیوادارین بەغدا هاوکار بێت لەم پرۆسەیە. ئەگەر بەغدا هاوکار نەبێت لە استراتیژ و خواستەکانی ئیدارەی دۆناڵد ترامپ لە عێراق و هەرێمی کوردستان چییە بێت؟ سەرەتا ئیدارەی ترامپ سەرچاوەیەکی گرنگی لە ناوچەکەدا هەیە. دووەمیشان ئەوەیە دوای سەردانەکەی سەرۆک ترامپ بۆ سعودیە بۆ قەتار بۆ ئیمارات زیاتر و زیاتر پەیوەندی بەم پەیوەندیە ئابووری لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا و پێویستە حکوومەتی بەغداش تێ بگات لەم پەیوەندی ئابووریە و حکوومەتی عێراقیش پێویستی بەم هاوبەشیە بازرگانیە لەگەڵ ئەمریکا. من داوایان لێ دەکەم کە ئەم هاوبەشیان لەگەڵ ئەمریکا فراوان و فراوانتر بکات لەگەڵ دۆستەکانی لە ناوچەکە لەگەڵ دۆستەکانی لە ئەمریکا. من پێیان دەڵێم پێویستە ئێستا پێکەوە کار بکەین. دەرفەتێک هەیە هاتووەتە پێشەوە نابێت ئەم دەرفەتە لە دەست بدەیت و وەک ئەوەی کە لە دەستوری وڵاتەکەیاندا هاتووە پێویستە دەسەڵات بدەنە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵات بدەنە هەرێمی کوردستان کە مامەڵە بە سامانە سروشتەکانی خۆیەوە بکات. ئەمە بە گوێرەی یاسا ئەم ڕێکەوتنانە واژۆ کراون. ساتێکە هاتوۆتە پێشەوە پێویستە ڕێز لەم ساتە بگرین و پێویستە ڕێز لە سیاسەتی ناوچەکە بگرین. کەوا بێتەوە ڕێگەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان با سەرکردایەتی سەرۆک وەزیران مەسرور بارزانی گیراوەتە بەر کە هاوتەری بە لەگەڵ استراتیژ و خواستەکانی ئیدارەی دۆناڵد ترامپ ڕێگا ڕاستەکەیە. ئەوە تاکە ڕێگە ڕاستەکەیە چونکە هەر ڕێڕەوێکی دیکە دەبێتە هۆی ئەوەی کە هاوبەشی نەبێت هەر ڕێگەیەکی دیکە بگرێتە بەر بارودۆخەکە خراپتر دەکات. من پێم وابێت بێت ئەمە ڕێڕەوە ڕاستەکەیە کە سەرۆکوەزیران مەسرور بارزانی گرتوویەتە بەر. سەرۆکوەزیران مەسرور بارزانی کارێکی زۆر باشی کرد لەگەڵ بەرپرسانی ئیدارەی ترامپ کۆبوویەوە و ئیدارەی ترامپ زۆر بەڕوونی ئاشکرایان کردووە کە دەیانەوێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هاوبەشیان هەبێت و سەرۆکوەزیرانی عێراق پێویستە بە تەواوی تێبگن لەوەی کە ئیدارەی ترامپ چاوی لەسەر چێوە پێویستە ئەو ئاڵۆزی و ئەو بۆشایانەی هەیە پڕیکەنەوە کێشەکان لەگەڵ هەولێر چارەسەر بکەن. بەڵێ ئێوە سەرۆکوەزیرانتان بینی لە واشنگتۆن چیتان پێوت؟ کۆبنەوەکان چۆن بوون؟ بۆ چوونی سەرۆکوەزیران چی بوو؟ سەرۆکوەزیران مەسرور بارزانی چەند ساڵێکە یەکتر دەناسین و چەندین ساڵە کاری ناوازەمان پێکەوە کردووە. ئەو پێی وتم کە چ پلانێکیان هەیە چه پرۆژەیەکیان هەیە بۆ داهاتوو جێبەجێ بکەن و هەروەها پێی وتم ئەو پرۆژەیە چییە کە جێبەجێ دەکەن لە بەرژەوەندی ئەمریکا بێت لە بەرژەوەندی ناوچەکە بێت نەک تەنیا لە ڕووی ئابووریەوە بەڵکو لە ڕووی کللتوریەوە و هەرێمی کوردستان زۆر خێرا گەشت دەکات لە ڕووی ئابووریەوە و پێویستە ئەوەمان لە بەرچاو بێت کە هەرێمی کوردستان دەرفەتێکی ناوازە هەیە لە ناوچەکە و بە هەزاران کەس بە ملیۆنان کەس لە ئەمریکا چاویان لەوەیە کە بێنە هەرێمی کوردستان و کۆمپەنی ئەمریکەکانیش بە دڵنیاییەوە چاویان لەوەیە بێنە هەرێمی کوردستان بۆ ئەوی وەبەرهێنان بکەن. هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت ببێتە وڵاتێک وەک هەر وڵاتێکی دیکەی ناوچەکە وەک سعودیا وەک ئوردن. ئەو شوێنەی کە ئێوە تێیدا دەژین شوێنێکی گرنگ و سەرنجڕاکێشە. ئەمە دیدگای سەرۆکوەزیران مەسرور بارزانیە بۆ پەرەپێدانی
هەرێمی کوردستان و من ڕاوێژکاری پێشووی سەرۆک ترەمپ بووم بە بڕوای من ئەمە ڕێڕەوە ڕاستەکەیەکە سەرۆکوەزیران گرتوویەتە بەر. بەڵێ پێتان وایە واژۆکردنی دوو ڕێکەوتن لەگەڵ دوو کۆمپانیای گەورەی ئەمریکی بێتە هاندەر بۆ کۆمپانیەکانی دیکە ئەگەر لە سێکتەری وزەش نەبێت لە سێکتەرەکانی دیکە بێن لە هەرێمی کوردستانەوە بەرهێنانکەن. بەڵێ بە دڵنیاییەوە کەرتی وزە هەمیشە لە پێشەوەیە چونکە ئەمە بڕبڕی پشتی وە بەرهێنانەوە پارەیەکی زۆری تێدایە بەڵام دەکرێت لە کەرتەکانی دیکە لە بواری کۆمەڵایەتی گەشت و گوزار پەروەردە وە بەرهێنان بکرێت. من پێم وایە بە گوێرەی ئەو پاکێجە هەیە ئەو بە شێوەیەکی گشتی زیاتر لە 100 ملیارد دلار وە بەرهێنان کراوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم دوو گرێبەستەوە. هەرێمی کوردستان دەکرێت ببێتە ناوچەیەکی گەشە سەندوو لە ڕووی ئابوووریەوە و هەروەها ئەمریکا لەژێر سەرکردایەتی ئیدارەی ترامپ داوا لە بەغدا دەکات پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و پەیوەندیەکانیان لەگەڵ پێنتاگۆن بەهێزتر بکەن بە دڵنیاییەوە تاوەکو ئێستا عێراق بەو شێوەیە مامەڵەی نەکردووە و بە بڕوای ئیدارەی ترامپ بە بڕوای ئێمە هەرێمی کوردستان بە درێژایی مێژوو بە هاوبەشی لە بەرژەوەندی ئەمریکا کاری کردووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە چەندین بواری جیاواز. بە دڵنیاییەوە هاوشێوەی ئەوەی کە ئەمریکا ئێستا پەیوەندیەکانیان لەگەڵ سعودیا هەیە و مامەڵەی بازرگانی هەیە دەکرێت هەرێمی کوردستانیش بەو ڕێڕەوە بڕوات. بە بۆچوونیەوە بۆچی عێراق دژی ئەوەیەوە بەرهێنان لە کوردستان بکرێت لە کاتێکداەوە بەرهێنانە وەکو سەرۆکوەزیران وتی وارووا سێ وەزیری ئەمریکی شوتیان لە سوودی هەمووی عێراق نەک تەنیا کوردستان ئێوەش پێتان وانییە ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان هەنگاوی بۆنێت سوودبەخشە بۆ تەواوی عێراق؟ بە دڵنیاییەوە ئەمە بنەمایەکە ئەگەر بە نمونە وەری بگرین ئەمروپا بە نمونە وەربگرین ئەوروپا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بە سەدان ساڵ کاریان کردو تاوەکو گەشتونەتە ئەم گەشە سندنەی ئێستا هەیە ئەم خۆشگوزرانی ئێستا هەیە و یەکێتی ئەوروپیاندا دامەزراندەوە پێکەوە کار دەکەن. پێویستە بەغدا لەوە تێ بگات کە بە هاوبەشی لەگەڵ هەرێمی کوردستان کار بکەن. ئەمە خاڵە گرنگەکەیە. هەرێمی کوردستان هەولێر وەک خۆی مامەڵەیەکی بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی وەک هەر وڵاتێکی دیکە هەیە لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ ئەمریکا و پێویستە بەغدا لەمە تێ بگات پەیوەندیەکی زۆر باش هەبێت. وەبوون ئەگەر بچینە سەر پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا بەجیال لەم پەیوەندیانە تورکیا هەیە سووریا هەیە پێویستە پەیوەندیەکان لە نێوان وڵاتاندا زۆر باش بێت. من پێشنیاز دەکەم بۆ سەرکردایەتی عێراق هەرێمی کوردستان وەک هاوبەشێکی ڕاستەقینەی خۆیان لە بەرچاو بگرن پێویستە کار بکەن. ئەگەر پێکەوە کار بکەن ڕێز لەم گرێبەستانە بگیرێت ڕێز لە ئاڵۆگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان بگیرێت لە بەرژەوەندی تەواوی عێراقا. بەڕێز وەلید زۆر کاتم پرسیارە لە میوانەکان مەکەم و پێم خۆشە لە بەڕێستانی بکەم لە بەرەوەی بێگومان شارەزان و دەتوانن وەڵامێکی باشم بنەوە. زۆر کات کە باس لە پەیوەندی هەرێمی کوردستان و ئەمریکا ئەکرێت ئەگەر سەیری هەرێمی کوردستان بکەین هەرێمێک لە چوارچەوەی عێراقی فیدراڵایە ئەمریکاش دەوڵەتێکی گەورەی جیهانەوە جەمسەرێکی گەورەی جیهانە. زۆر جارە وترێت ئێمە پێویستمان بە ئەمریکایە وەکو تۆ هاوکاری 100% کردوین پاڵپشتی کردوین دەستی گرتوین لە ڕووی سەربازی لە ڕووی ئەمنی لە ڕوو بەڕێوەبوونەوەی تیرۆر لە زۆر پرسدا ئەمریکا هاوکاری هەرێمی کوردستان بووە بۆ ئێمە بەرژەوەندیمان هەیە لەگەڵیان سوودمان لە ئەمریکا بینیەوە دەمانێت سوودیشی لێ ببینین. ئەمریکا چه سوودێک لێمە بینێ؟ ئەمریکا لە چەندین ئاستەوە سوود لە هەرێمی کوردستان
وەردەگرێت. سوودی یەکەم ئەوەیە کە هەرێمی کوردستان بۆتە ناوچەیەکی سەقامگیر لە ناوچەکەدا، لەم ناوچەدا کە ئاڵۆزی هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ئەم سەقامگیرە ڕابگرێت. دووەمیان ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆبەڕووبوونەوەی داعش هاوکاری ئەمریکای کردووە، ئەوان قوربانیان داوە، شەهیدیان داوە، پێشمەرگە زۆر بوێرانە جەنگاوە و حکوومەتی هەرێمی کوردستان گەرانتیەکی داوەتە پێکاتەکانی حەواندووەتەوە و مافەکانیان پارێزراون لە هەرێمی کوردستان و ئێستا گفتوگۆیەکی زۆر باش، پەیوەندێکی زۆر باش لە نێوان پێکاتەکان و هەرێمی کوردستان و حکوومەت هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بووەتە بەشێک لەو سیستمەی کە ئێران با بڵێن ئەمریکا کاری لەسەر دەکات، بووەتە بەشێک لەو سیستمەی کە لە چوارچەوەی بەرژەوەندەکانی ئەمریکایە و هەروەها کار لەسەر ئەوە دەکات ئەو سیاسەتە ئاکات کە ئیداری ترامپ چاوی لە سەرەتی کە پەیوەندی وڵاتانی عێرەبی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە. هەموو ئەم شتانە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کردووە لە بەرژەوەندی ئەمریکا بووە و ئەو کۆنفرانسی پێکەوە ژیان، ئەو کۆنفرانسە نێودەوڵەتانەی لە هەولێر ڕێک دەخرێن، هەموو ئەمانە نیشانەی ئەوەن کە چۆن هەرێمی کوردستان بۆتە هاوبەشێکی گرنگی ئەمریکا. بەڵێ بە بۆچوونیەوە هەنگاوی داهاتووی هەرێمی کوردستان چی بێت باشە بۆی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بەهێزتر و پتەوتر بن؟ پەیوەندیەکان لەگەڵ ئیدارەی ترامپ زۆر باشە، دەکرێت بەردەوام بێت و زۆر باش و باشتر بچێتە پێشەوە، قوڵتر بکرێتەوە و بەدڵنیاییەوە حکوومەتی فێدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە چاومان لەوەیە بەم ئاراستەیە مامەڵە بکەن، پەیوەندیەکانیان زۆر باش بێت لەگەڵ ئەمریکا و ئەمریکا بەردەوام پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و هەروەها هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپا هەیە، لەگەڵ ئەمریکا هەیە، هاتوچۆ لە نێوانیاندا هەیە و ئەو پەیوەندیە کە لە نێوان خەڵک بۆ خەڵک هەیە. ئێمە چاومان لەوەیە زیاتر قوڵ بکرێتەوە، دیپلۆماسیەت لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی ناوچەکە و ئەمریکا هەبێت و من ئەو کۆنفرانسی کە ئاماژەم پێدا سەبارەت بە پێکەوە ژیان لە ناوچەکە دەبێت ئەم کۆنفرانسە گرنگە بکرێتە کۆنفرانسێکی ساڵانە، پەیوەندیەکانی زانکۆ بۆ زانکۆ چڵتر بکرێنەوە و ئەو پەیوەندیانەی کە ئێستا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمریکا هەیە زیاتر و زیاتر بچێتە پێشەوە. بەڵێ بەڕێز فارسکەوە بێت ئێستا دەتوانین بڵێن پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا تەنها لەوەدا نەماونەتەوە کە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ڕێکخراوەکان بێت، پەیوەندیەکە قوڵتر و فراوانتر بووە بۆ ئابووری شوامە باشە ئەم ڕێگەیە؟ بەدڵنیاییەوە ئابووری بابەتێکی زۆر گرنگە و ئیدارەی ترامپ و سەرۆک ترامپیش لە ڕابردوودا تاوەکو ئێستاش کاری لەسەر دەکات و سەردانەکەشی بۆ سعودیە و قەتەر و ئیمارات دەرخەری ئەوە بوو کە سەرۆک ترامپ چاوی لە مامەڵەی بازرگانیە بوونی پەیوەندیەکی باش لەگەڵ پێکهاتەکان، لەگەڵ کۆمەڵگە جیاوازەکان و لەگەڵ حکوومەتە جیاوازەکان وەک هەرێمی کوردستان زۆر گرنگە. من دەڵێم ئەم پەیوەندیەکە لە نێوان حکوومەت بۆ حکوومەت، خەڵک بۆ خەڵک زۆر گرنگە پەرەی پێ بدرێت. من ئاماژەم بە چەند نمونەیەکی جواندا لە هەرێمی کوردستان. من پێم باشە ئەم پەیوەندیانە فراوان بکرێت، پەیوەندی ئەدەبی، پەیوەندی مێژوویی دەبێت چڕتر بکرێنەوە، نەک تەنیا لە بواری ئابووری هەبێت، بەڵام
کاتێک کە تۆ زانیاریەکی تەواوت هەبێت لەسەر مێژووی ئەمریکا و زانیاری تەواوت لەسەر شوێنە مێژوویەکانی هەرێمی کوردستان هەبێت لەسەر ئەدەب و کولتوری هەرێمی کوردستان هەبێت وڵاتان لە کولتوری یەکتر تێبگەن ببینە چه گۆڕانکاریەکی گەورە ڕوودەدا چه پەیوەندیەکی بەهێز لە نێوان وڵاتاندا دروست دەبێت. بەڵێ لە واشنگتنەوە بەڕێز وەلید فارس ڕاوێژکاری پێشووی سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترۆمپ و ڕاوێژکاری ئەنجامانی کۆنگرێسی ئەمریکا خۆشحاڵ بووم بەم دیدارە لەگەڵ بەڕێزتان سپاس بۆ شیکردنەوە ڕوونکردنەوەکانتان.